خی گەورە و میێرەبان بەیازدەیان مانجی ئازارمانێکە تقریبا مێژووی کورد بە سەلبی و بە ئیجابی بەخۆشی و بە ناخۆشی زۆر لێرە کوبیتەوە لە سەرەتای سەدەی بیست و پێش سەدەی بیستیش زۆربەی ڕووداوەکان لەو مانگەی هەتا نەورۆزی دیارە عمقەی تاریخی هەیە ئەو ڕۆژانە هەر لە 11 ئازار چەند مناسبەیەک پێکەوە هەیە چەند ڕێککەوتن نامەی 11 ئازار کە لە چاو ساڵی 1970 سیاسەتی دەولی ئەو کاتی کە دوو جەمسەری بوو ئەو ڕێککەوتن نامە تا ئێستاش بە دەستکەوتێکی باش هەژمار دەکرێت و لە لایەشتریش ڕاپەڕینەکان لە ڕۆژی 11 ئازار گەیشتە شاری هەولێر و کە فەیلەقی پێنج لێرە بوو و هەولێر ئەو کاتی پایتەختی هاوینەی عێراقی بوو کە کەوت کاریگەریەکەی یەکجار زۆر بوو بەڵام جێداخە ئەو پەیامەی کە لە ڕاپەڕین هەڵگیرا بوو کە پاکردنەوە و لە داگیرکەران و هێنانی ئازادی بە چرکەساتی یەکەم دەرکەوت کە ئەو پەیامە لەسەر دەستی ئەو بەرپرسانە ناگە لەبەر ئەوەی یەکسەر دەست بە تاڵانی و بڕۆی کرایتر لەو کاتیەوە ئەو قەیرانە گەورە لەگەری هات لەگەر مژدەی سەرکەوتن وکبرەی مژدەیەکی ناخۆشیشی لەگەر هات ئەوە بوو بەرپرسان دەستیان بە تاڵان و بڕۆی کرد لەو کات و خەریکی ئاودیوکردن بوون لە بوو ئێران. باشە کاک مەسعود باس لەوە کرد کە ئەو کاتە کۆمەڵێک لە تاڵانی هەبووە یاخود کۆمەڵێک کەلوپەل و یاخود هەر شتێکیان بردۆ کە لەو کاتەدا هەبووە بەراورد بە ئەو کاتە و دۆخی ئەو کاتە کە ئێستا دوای 27 ساڵ کە تێپەڕیوە لە ئێستادا هەولێر لە چ دۆخێکدایە بەگشتی؟ هەولێر هەر بەشێکە لە کوردستان کە باسی هەولێر بکەینیان سلێمانیان دۆک هەر گزارش لە بارودۆخی هەموو کوردستان دەکە ئەوەی ئێستا خەڵکەکی هەنی وەکوبرەی لە ڕووی یادکردنەوەکە زۆر بێزەوق و خەمبارن دەبین ئەو 27 ساڵێکە ئەو هەموو دەرفەتە زێڕینە هاتە پێش بارودۆخەکی دووەلی و ئیقلیمی و عێراقی باش ڕەخسا لە بۆ سەرکردایەتی کورد هەر ساڵی قسەک دەکرا و وعدەک دەدرا و ئەوەی کە سابیت بوو ئەو گەندەڵیەکە دەکرا باقیەکەی تر جێبەجێ نەدەکرا بۆی خەڵک یەکجار زۆر بێئومێد بووە و بە تایبەتی لە دوای شکستی ڕێفراندۆم و هێنانە خوارەوەی پێگەی هەرێمی کوردستان بۆ ئەو دۆخی ئێستا کە دەوڵەتێکی وەکو عێراقی سەقەتی ناڕێک و پێک بوویتە مەرجع و بوویتە مامۆستای ئەوانە و چی بێوێ بەسەریاندا فەرز دەکە ینی بەڕاستی خەرک زۆر لە خەمدایە و چاوەڕێیە گۆڕانکاری زۆر گەورە ببی بۆ ئەوەی بینای دەوڵەتی کوردستانی بینای کوردستان بینای اقتصادی بینای سیاسی و قانونی و ئیداری و تعلیمی لە کوردستان بەڕاستی دروست بکە کە تا ئێستا دروست نەکراوە. باشە کاک مەسعود وەکو دەزانین ڕاپەڕین کرا بۆ دڵخۆش بوون بۆ بەدەستێنانی ئازادی خەڵک بەڵام پێت وایە ئەو هەدەفەی خۆی پێکاوە لە ئێستادا یاخود ئەو کاتە کە کۆمەڵی قوربانی درا کۆمەڵی کێشە و گرفت و نەهامەتی هات بەسەرگەلی کووردا پێت وایە ئەوەی کە ئەو کاتە کرا ئێستا خەڵک بەرهەمەکەی دەستکەوتووە؟ خۆی چەند ڕەیەک هەیە لەوەی بەڵام ئەوەی ڕەیەکی جێی سەرنجە هەندێک لە چاودێر و دۆستی گەورەی دووەلی کورد پێیان وایە ئەو فترێ نەبوایە باشتر بوو کە ئەوەی بینرا چکە ئێستا هەموو جیهان تێگەیشت کە کورد ئیداری خۆی پێناکرێ یاخیە یعنی ئەو راپۆرتە نێو دەوڵەتیانە تەمەشاکە لە هەموو ڕووەکە هەر لە ئازادی ژنان و ڕۆژنامە نووسان و هەنی تا دەگاتە شەفافیەتەوەی یەک راپۆرتی جوان لەسا ئەو کوردستانە نەهاتووە تا ئێستا ینی بوویتە جێی شەرم ئێستا کەس ینی ناتوانانی دۆستایەتی کورد هەتا ئەمریکاش تووشی ئیحراجی بوو لەسەر باشووری بەتایبەتی باشووری کوردستان درن ینی خەرک لە جیان بەمە دەرێن مافیانە توجارەت بە قەزیە دەکەن نەشارەزانە چی ناوی ناشیرن هەیە لە دنیای لە دوای ئێمە بۆیە ئەو دەسەڵاتە لێکشت سەرکەوتوو بدەنە باقیەکەی تری هەموو دۆڕان تەنها ئەوێ ماڵ و سامانەشی زۆری کۆکڕۆ بۆ خۆی و بۆ منداڵ و بۆ دەوروبەر و ئەوانەی خۆی لەوەی سەرکەوتوو بووە
ئێستا قەیرانی نییە، ئێستا گوێی لێ نییە و ویجدانیشی نییە دڵی بە هەژار و بەو وڵاتە و بەو میلەتە و چارەنووسی ئەو میلەتی بچێت. طبعاً ئەو ویجدانی نییە، بۆیش نەدێت سەر تەلەڤیزیۆنی داوای لێبوردنەک بکە، برێکاکە من هەڵە بووینە، نەکاکە برێک ئەوە من هەتا ئێستا 27 ساڵە وڵاتەم وێران کرد با قسمە خەڵکە چیتر بێن بەڵکو بینای ئەو وڵاتە دەکەنەوە. خۆی هەر لەو 27 ساڵەی کۆریاوە پێشکەوت و هند پێشکەوت و بوو، تورکیا، ئێران، سنغافورە، هەموو دنیا بەو 20 ساڵی پێشکەوت بوو. ئێمە ئەو 20 ساڵەی ئەوەی هەش بوو وێرانمان کرد لەو کوردستانی. باشە، پێ دوایە هۆکاری سەرەکی ئەمە چییە کاک مەسعود؟ کە بەردەوام دەبینین خەڵکی بێئومێدن، خەڵکی بێهیوان ساڵ بە ساڵ زیاتر بێهیوا و بێئومێد دەبن لە دەسەڵاتداران لە حکوومەت، بەگشتی لەو کەسانی کە دەسەڵاتداری هەرێمی کوردستانن. یعنی پێ دوایە بۆچی ئەمە بەردەوام ڕۆ لە زیاد بوونە؟ خۆی بێئومێدیەکە زۆر تەوەری هەیە، یعنی ئاڵۆزە. لەبەرەوەی ڕۆژانی یەکەم ئەوانە دەستیان بە تاڵان کرد و بەردەوامیش بوون و ڕۆژ لە ڕۆژ زیاتر، یعنی ئەوەی کە زۆر گەشەی کرد بە بەردەوام پرس و پرۆسەی گەندەڵی بوو. اینجا خەڵک ئومێدی بۆی هەبوو کە جیهان سەدەی 21 سەدەی دیموکراسیە، ئەوانە ڕێیان لە دیموکراسیش گرت و ڕێیان لە هەڵبژاردن کرد و تەزویریان دەکرد، یعنی مەجالێکیان نەهێشتەوە لە بۆ گۆڕانکاری. ئیتر خەڵک چی بکە، یعنی نازانی. یعنی ئاشکرا دیارە ئێستا خەڵک لەو دەسەڵاتە ناڕازیە، بەڵام تەزویر دەکە لە هەڵبژاردن، دەرێ خۆپیشاندان مەجای خۆپیشاندان نادا، گۆڕانکاری تر نایلی، دام و دەستگا بۆن منە پەرلەمانە دادگایە هیچی سەربەخۆ نییە لە کوردستان. ئەوەی هەیە ئێستا لە نیزامی کوردستان ئەگەر جوان ناوی لێنین دەنە نیزامێکی عەشایری بەدەوی قەدیمی ناشیرن، ئەگەر نا وەکوتر ئەگە زۆر زۆر خەفیفکەینەوە دەتوانین برین نیزامی پارتۆکراسی پێدەرین لە قەدیم هەبووە ئەو جۆرە خوێندنا پارتۆکراسیش ڕەنگە تاقمێکی کەم دەسەڵاتدارن و دەسەڵاتەکەشیان بۆ وەتەنیەت و وەکوبرێ بینای حەزارەت و بینای دەوڵەتی کوردستانی ئەوانە نییە، بۆ گەندەڵیە. یعنی ئەو حکومەتە لە ئەوەلیە تا ئەخیری حکومەتی میلەت نەبووە، حکومەتی تەسریفی ئەعمالی گەندەڵی بووە، یعنی بە پێناسەکی حەقیقی. باشە، کاک مەسعود، دوای تێپەڕبوونی 27 ساڵ بەسەر ڕاپەڕیندا ناپرسم حکوومەت دەبێت چی بکە، ئێستا دەپرسم هاوڵاتیان دەبێت چی بکەن، هاوڵاتیان دەبێت چۆن مامەڵە بکەن لەگەڵم دەسەڵاتەدا، پێویستە هاوڵاتیان چۆن گوزەرانی خۆیان باش بکەن و خۆیان چۆن ئومێد بە خۆیان ببەخشن. وڵی ئەوە ینی پرسیارێکی گرنگ و چارەنووسازە ئەو بابەتە. ئێمە لەو شاشەی ئێوە پێشی ڕفراندۆم و پێشووتریش زۆر جار باسی ئەومان کرێ کاکە کورد ئەگە هەڵەی بکە، هەڵەی کورد وەکو هەڵەی ئەمریکا و ئێران و تورکیانەوەنە خاوەن دەوڵەتن، ئێمە حەساسین بە هەڵەیەکەوە ڕەنگە چۆن وەکو باسی عملیاتی دڵکرد ڕەنگە قەزیەکە لە ناو بچی وەکو ئێستا لە ناوچوو. ئێمە دووبارە ئێستا لێرە جارشکە لەگە هاوڵاتیان ڕوو لە هاوڵاتیان ئەو قسە دەکەین. ئەگەر ئەو دەسەڵاتە بمینێ هەرێم هەڵدەوەشێتەوە، ها هەرێم نامینێت، تەنها ناوی دەمینێ وەکو فدرالی. چۆن ئێستا دەبینین لە دوای ڕێفراندۆم تووشی ئەو هەموو تەنازوو لە بووینە، ئەوەی ئێستا ئەو پرۆسی ئێستا بریتی نییە لە هەڵوەشانەوەی ڕێفراندۆم هەر خۆی هەڵوەشا بووە، بەڵام ئێستا هەرێمیش وا هەڵدەوشێتەوە. تەماشای تەسلیمکردنەوەی مەتارەکان کە خاڵە سنووریەکان، تەماشای باقی ئەو مەتالیبانی بەغدا هەیە لە ینی هەقوە کوردستان مەتالیبی هەیە لە بەغدا بەعەکسەوە هەیتی. بۆیە هاوڵاتیان چیتر بەدوای ئەو دەسەڵاتە بکەون و ئەگەر نەیگۆڕن ڕاستی هەرێم نامینی بەیەکجار. ئەوانەش ویجدان و زەمیرێکی وایە نییە برن کاکە ئێمە ئەو وڵاتەمان وا وێران کرد ئەو دەسەڵاتی تەسلیمی یەکی تر بکەین. چونکە لە دوای لاوازبوونی هەرێم ئەگەری ئەوێش هەیە کۆمەڵێک سەرکردەش بدرێنە دادگا لە بەغدا، زۆر وەزعەکە زۆر زۆر ناخۆشە، ناحەقی خەڵکی نییە بێئومێدە. بەڵام ئەوەی کە ناحەقە من نازانم چۆن هاوڵاتیەک کە ئەو دەسەڵاتە ئەوەندە بێویجدانە هەموو شتی لەگەر هاوڵاتیان خۆی جودا کردەوە، نە ماڵ و خانووی، نە ژیانی، نە منداڵەکانی، نە ینی سەقافەت و سیارە و هەمووی تەمەشاکە خۆی جیا کردەوە. ئێتە بۆچی دەنجی دەدەی؟ یعنی ئەگەر دەنجی بدەیە بەڕاستی ئەمن وەکو مەفهومێکی دینی لە قورئان پێیان دەگوترێ ظالمی ئەنفوس، لە ڕۆژی قیامەت ئەوانە بە زاڵم حیسابن، هەر هاوڵاتێک ئەمن وەلەو مفتی نیمە، بەڵام بەپێی تەورات، بەپێی ئینجیل، بەپێی قورئان، بەپێی مەبادیئی ئینسانیش
یعنی ئەوەی نەما جارشکە و دەنگ بدێ ئەو دەسەڵاتەی کە ئاوای لە کوردستان کرد دەبی دەنگ بدرێتە دەستێکی ئەمین و شارەزا بۆ ئەوەی کوردستان بینا بکرێتەوە و ناوچە دابڕێنراوەکان و کەرکووک جارشێ بچێتەوە سە کوردستان چکە ئەو مەجالە هەیە بە پێی عیلاقاتی دووەلی ئێستا بە پێی سیاسەی دەولی بەرامبەر کوردستان ئەگەر شارەزایەک بێ ئەگەر دەستێکی ئەمین و شارەزا ئاگەتەن لێبی ئەوە مەجالی ئەوەی هەیە مەجارشکە کوردستان هەستینەوە و بە حتا بەرەو دەوڵەت بوونیشی ببین بەڵام بەو مەرجەی ئەو گەندەڵکارانە لە دەسەڵات دوورکەونەوە چکە لێک کاتدا گەندەڵی و بینای دەوڵەت ناکرێت لێک کاتدا کوردایەتی و دزی پێکەوە ناکرێت لێک کاتدا حەزارەت و تاڵانی پێکەوە ناکرێت ئەوانە ناکرێت یەک لا دەکرێت و ئەو دەسەڵاتەش یەک لای کردی ئەیش بریتە لە سنفی یەکەم. باشە کاک مەسعود باس لەوە کرد دەبێ هاوڵاتیان لە ئێستادا هەڵبژاردن بکەن ئەم دەسەڵاتە بگۆڕن پێت وایە ئەمە چارەسەری سەرەکی دەبێت بۆ کێشەکانی هەرێمی کوردستان و بۆ ئەو تاڵان و وێرانکاری کە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە هەبووە؟ بەڵێ لەبەرەوەی ئێستا هەندە خەڵکێ نائومێدی دەبەخشنەوە دەن کاکە یان حتا هەموو جێتەنێ و ئەندامێکی مەکتەبی سیاسی کە لە کۆبوونەوەیکی ها و بەشی هەردوو حیزب هاتە دەرەوتی کاکە ئێمە یەک کورسیش بینین هەر دەسەڵات نادەین ناوە ڕۆیە ینی جیهانی پێش ریفراندۆم لەگە پاش ریفراندۆم زۆر جودایە لە پێش ریفراندۆم حیزب و سەرکردەکانی کورد جۆرێک لە حەسانەی دەولی و ڤیتۆیان هەبوو کۆمەڵە کۆکار هەبوو ئێستا مەجال نییە باس بەستا هیچی نەمایە هەر حیزبەک شەرعیەتی انتخابات هەر بژێری کەس نییە بتوانێت ڕێی لێ بگری دەسەڵاتی نەداتە دەستچکە ئێمە بینیمان لە سیاسەی نوێی دەوڵەتی ئەوانەی کە هەڵ نەبژێراونیان دەنجێن نیناوە دەست بەسەر دەسەڵات دارگرن وەکو بری دەولیەن محکەمە دەکرێت تووشی کێشەی زۆر بۆیە کەس ناتوانین لە کوردستان ڕێ لەوەی بگری کە یەکێک شەرعیەتی هەڵبژارن وە میلەت نابی بێئومێدی و ئەوەش حەز دەکەم ئەوەش نەکەمەوە زۆر هاوڵاتی هەیە بە تایبەتی لە هەولێر ئەوە هەیە درێم جاشکە پەنجەی خۆم دەبڕم دەنگ بدەمە ئەو دەست کاکە پەنجەی خۆت مەبڕە ئەوە ئازایەتی نییە ئەوە ترسنۆچیە ئەو پەنجەی خۆت ئەو دەنگەی خۆت بڕۆ بدە لایەکی کە حەقە پێی بزانێ حەقە و کوردستان ڕزدارگار دەکەن نەک بری وڵا بایکۆتی دەکەم. بەڵای مەسعود عەبدولخالق خاوەن امتیازی دەستگای ستاندەرد سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە